هەموو گەنجێکی هەرێمی کوردستان داوا لە هەردوو حیزبی دەسەڵاتدار و گشت حیزبەکان دەکەم دەبێ هەر هیچ نەبێ لە بەرخاتری هەرێمی کوردستان دەبێت فاق و یەکڕێز بن بۆ ئەوەی کوردستانێکی سەرکەوتوو کوردستانەکەمان بە پێش بکەوێت بۆ ئەوەی کوردستانێکی ئارام ئاسایشێکی زۆر لە کوردستان هەبێت. لایەنە سیاسیەکان تەبابن و یەکتری بگرن نامانوێت ینی ئەو هەوڵ و ماندووبوونی چەند ساڵی ئێمە لە خوێندندا دەیکەین یاخود خۆمان ماندوو دەکەین بە فیرۆ بچی و لایەنەکان یەکتری نەگرن و پشت یەکتری نەگرن. دروستبوونی حکوومەتی کوردستان کاریگەری زۆری لەبەر دەستکردن لەسەر دۆخی ناوچە کوردستانەکان و تایبەتی کەرکووک بە تایبەتی کە ڕۆڵێکی گرنگی هەبێ کە لەم کاتەدا کەرکووک بە قۆناغێکی سەددا تێپەڕە بێت و بارودۆخی ژیانی خەڵکی لەوێ خراپە.